یەکێک لە کێشە گەورەکانی جیهان دابین نەکردنی وزەی پێویستە بۆ هاوڵاتیان. بەرهەمهێنان و بەکاربردنی ئەو وزەیەش دەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە وەک وزەی نەوت و غاز و کارەبا. یەکێک لەو ستانداردە نێودەوڵەتیانەی کە لە دروستکردنی خان و باڵەخانە و یەکەکانی نیشتەجێبوون پەیڕەو دەکرێت پاسیڤ هاوسە. ئەمەش ناوی براند نییە، بەڵکو چەمکێکی بیناسازیە کە دەتوانرێت لەلایەن هەر کەسێکەوە جێبەجێ بکرێت. گرنگی پاسیڤ هاوس لێرەدایە کە بڕی بەکارهێنانی وزەی گەرم یان سارد تێیدا لە 90% کەمترە لە چاو خان و باڵەخانە باوەکان. ئەمەش پارێزگاری لە وزە دەکات و دەبێتە دۆستی ژینگە. پاسیڤ هاوس ستانداردێکی نێودەوڵەتیە بۆ دروستکردنی خان و باڵەخانە لە تەواوی جیهاندا بە ڕێگەیەک کە کەمترین بەکارهێنانی وزە تیاندا بەکار بێت بۆ گەرمکردنەوە بۆ فێنەکردنەوە بە ڕادەیەک کە تاوەکو ئاستی لە 90% ئەو خان و بینایانەی بە ستانداردی پاسیڤ هاوس دروست دەکرێن پێویستیان بە نەوت و کارەبا کەمتر دەبێتەوە. پاسیڤ هاوس لە تەواوی جیهاندا لەسەر 5 بنەمای سەرەکی ئیش دەکات، ینی 5 بنەمای سابتی هەیە کە لە هەر وڵاتێک پاسیڤ هاوس دروست بکرێت ئیلا دەبێت ئەم 5 بنەمایی تێدا بێت، چ لە ئەمریکا بێت، لە ئەوروپا بێت، لە عێراق بێت، لە هەر وڵاتێکی تر بێت. 5 بنەمای سەرەکیمان هەیە. یەکەمین تێرمال ئینزولیشن، هەتا عەزلی سەرما و گەرمە. دووهەمین پاسیڤ هاوس ویندۆز، واتە دەرگا و پەنجەرەی پاسیڤ هاوس، کەم دەرگا و پەنجەرانە جیاواز لە دەرگا و پەنجەرەی ئاسایی سێجامن، عەزلێکی زۆر بێزیان هەیە بۆ دەنگ و سەرما و گەرماش. سێیەم بنەما ئەیەتایتنیس، هەوابڕ، ئیشی هەوابڕکردنی بینا کاتێک بۆ نمونە تۆ پەنجەرەیەک دانەی یان بیناکەت لە بغیەکەی یان گەچیەکەی بێ بە تەواوەتی هەوابڕ بێت کە هەوای لێوە نەچێتە دەرەوە لە ناو بیناکەدا، واتە بۆی ئەو وزەیە کە لە نێو بیناکەدا بەدەستمانێناوە بە فیڕۆ نەچێ. چوارەمین میکانیکال ڤێنتیلێشن ویز هیت ڕیکۆڤەری، کە ئەمە زۆر گرنگە ئەم سیستمە بۆ لایەنی تەندروستی لە نێو بینادا هەبێت کە ئەمە سیستەمێکی هەواگۆڕکەیە بەردەوام هەوای طبیعی لە دەرەوە ئەهێنێت بۆ نێو بیناکە، فرێش ئەیر باشە و بە چەند فلتەرێک ئاڕوات هەواکەت بۆ دەپاڵێوێت. ئەوە هەوا پیسەکە شەباتە دەرەوە کەیتر تۆ پێویستیت بەکردنەوەی پەنجەرە نییە و هەوای پیس نایەتە نێو ماڵەکەەوە، هەرچەند چالاکیش زۆر بێ بەردەوام هەوایەکی تەندروست و پاکت دەبێت. و پێنجەمین بنەمە سێرمال بریج. سێرمال بریج زیاتر لایەنێکی تەکنیکیە لە کاتی کۆنستراکشن دروستکردنی بینا و خانوەکاندا جێبەجێ ئەکرێت و بە دیارەکەوێت ئەوەیە کە ئەو ئەندازیارە یان ئەو تەکنیکارەی کە ئیشی پاسیڤ هاوس دەکات پێویستە هەوڵ بدا کەمترین قەتە لە عەزلەکەدا دروست بێت. یەک لەو بابەتە گرنگانەی کە لە پاسیڤ هاوس باسمان کردیان یەک لە بنەما سەرەکیەکانی عەزل بوو و لە پاسیڤ هاوسدا زیاد لە چەند جۆرێک عەزل ڕێگە پێدراون بەکاربێنن کامانە هەنێک لە نمونونەکانن لێرە دەیان بینین. ئەم عەزلانە هەر یەکێکیشیان زیاد لە یەک تایبەتمەندی هەیە. بۆ نمونە ئەگەر باسی ئەم جۆرە بکەین یاخود ئەم جۆرە بکەین، ئەمە پێوترە ڕۆکوڵ، ئەمە عەزلی سەرما و گەرماکەواتە کاتێک تۆ لە بینادا بەکاریهێنی ڕێگری دەکات لە تێپەڕبوونی لە هاتوچۆکردنی گەرمی چ لە زستاندا چ لە هاویندا، واتە لە هاویندا ڕێگە نادات گەرمی دەرەوە
بێتە نێو ماڵەکەەوە بە زستانیشدا نای هەڵی گەرمی نێو ماڵەکە بچێتە دەرەوە و دوایەوە یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە عەزلی دەنگە ڕێگری دەکات لە هاتوچۆکردنی دەنگ بە نسبەیەکی زۆر باش واشە عەزلێکی زۆر باشی دەنگی هەیە کامەش زۆر گرنگە بۆ لایەنی ئاسوودەیی ئینسان بۆ ژینگەی نێوماڵ کە تۆ هەست بە ژاوەژا و دەنگە دەنگی دەرەوە کەمتر بکەیت و یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەوەی کە زۆر باشە لایەنی سەلامەتیە کە دژی ئاگرە ناسووتێ. پاسیڤ کە ئاماژەمان پێدا ئەیە تایتنیز بوو هەوابڕ بوو کە زۆر گرنگە بۆ ئیندۆر ئەیر کوالیتی بۆ کوالیتی هەوای نێو بیناکان نێو خانووەکان لەبەرەوەی کاتێک تۆ هەوا بڕت نەبێ یعنی لیکت ئەبێت ئەو کاتە کۆنتترۆلکردنی کەشی نێو ماڵەکەت بۆەوەی کە لە ڕووی سەرما و گەرماوە لە ڕووی دروستبوونی کۆندێنس و تەڕەشع و ئەوانەوە زەحمەت دەبێت لەبەرەوە زۆر گرنگە خانووەکان بە تەواوەتی هەوابڕ بکرێن بە تایبەتی لەم ستایلەیە کە وەک دیارە کاتێک دوایەوەی عەزلدانرێت پێویستە بەم شێوازە بە موادێکی نایلۆنی تایبەت ئەستور خانووەکە بە تەواوەتی هەوابڕ بکرێ و تەنانەت شوێنی بزمارەکانیش چواردەورەکەش یەبێ بە تەیپێکی تایبەت بگیرێت بۆ ئەوەی نەفەس نەدا هەوای نێو ماڵەکە گەرمی نێو ماڵەکە بە فیڕۆ نەچێت و ئەو شوێنانەشی کە هەڵمی تێدا زۆرە بۆ نمونە شوێنە گەرمەکان وەکو مەطبەخ یان مساعد مەطبەخ ئەم میمبرەینە بەکارهێنین کە بریسە بڵە ینی نەفەسەدا ینی ڕێگە ئەدا لێرەوە بۆ نمونە هەوا بچێتە دەرەوە بەڵام بە پێچەوانەوە ڕێگە نادا بۆ ئەوەی ئەو هەڵم و ئەو هەوا پیسە زیادەیە هەیە ڕێگەدان نەفەس بدات هەناسە بدات بۆ ئەوەی کوالیتی هەوای نێو ماڵەکە بپارێزێت. بۆ چەندین تەکنیکی جیاوازتر هەیە کە دوجار پاسیڤ هاوس ئامانجی هەرەسەرەکی یەک خاڵە ئەویش دروستکردنی ژینگەیەکی ئاسوودە و ئارامە لە نێو ماڵدا. پاسیڤ هاوس 5 بنەمای سەرەکی لەخۆ دەگرێت. عەزلکردن بە شێوەی سوپەر، عەزلی سەرما و گەرما، عەزلێکی زۆر بەهێزی سەرما و گەرما و دەنگ دەکرێت بە شێوەیەکی نەپچڕا و بەردەوام دەبێت بە هەر چواردەوری خانووەکە لە دیوار و سەقف و قاتی زەمینی یان ژێر بناغەکە. دەرگا و پەنجەرەی پاسیڤ هاوس بەرزترین بەرگری هەیە بۆ تێپەڕبوونی گەرما و سەرما و دەنگ هەوا بڕ لە دیوی ناوەوە دادەن کە هیچ جۆرە بڕین یان کونێکی تێدا نابێت، واتە ئەو هەوا بڕەوا دەکات خانووەکە وزەکەی ناوەوەی بە تەواوی بپارێزێت و ڕێگریش دەکات لە دروستبوونی شێو کەڕوو، هەوا گۆڕکێ و گێڕەرەوەی گەرمی. لە ڕێگەی دوو دەکتەوە ئەم پرۆسەیە ئەنجام دەدرێت. دەکتی یەکەم هەوای سروشتی دەرەوە دەهێنێت بۆ نێو ماڵەکە کە بە دوو فلتەردا تێپەڕ دەبێت بۆ پاکردنەوەی لە هەر وردیلەیەکی زیان بەخش. ئەم هەوایەش دابەش دەکرێت بۆ ژووری دانیشتن و نووستنەکان. دەکتی دووەم هەوای پیسی نێو ماڵەکە دەباتە دەرەوە. ئەم دەکتەیان لە چێشتخانە و دەستشۆرەکان و کۆگای ماڵەکە دادەنێت. بەم جۆرە بەردەوام هەواکە سروشتی و نوێ و خاوێن دەبێت. کەمکردنەوەی سێرماڵ بریج بریتیە لەو دابڕانەی کە لە چیلی عەزلی بیناکەدا دروست دەبێت. ئەمە ژوا دەکات وزەیەکی زیاتر بە فیڕۆ بچێت، چونکە ئەو شوێنانە دەبنە خاڵی لاوازی عەزلەکە و وزەیەکی زۆر لەوێوە دزە دەکات. بۆیە لە پاسیڤ هاوسدا گرنگیەکی زۆر بە کەمکردنەوەی سێرماڵ بریجەکان دەدرێت.
ترگا و پەنجەرەکان بەشێکی زۆر گرنگن چ لە بینای گشتیدا و چ لە بینای پاسیڤ هاوسدا. و پاسیڤ هاوسیش گرنگیەکی تایبەتی داوە بە درگا و پەنجەرە، چونکە بەشێکی واجیهەی ڕووکاری دەرەوەی بیناکان لە پەنجەرەکان پێکێنێ. یان ئێستا زۆربەی خانۆ مۆدێرنەکان بەشی زۆری واجیهەکانیان لە پەنجەرە پێکاتوە دایپۆشیوە، لەبەرەوە پێویستە پەنجەرەکان کوالیتیان بە جۆرێک بێ کە بتوانن پارێزگاری لە ژینگەیەکی ئارامی نێو ماڵ بکەن. ئەمە یەکێکە لە نمونونەکانی پەنجەرەی پاسیڤ هاوس سێجامن و ئەم نێوانەیان غازیارگۆنی تێدا ئەبێت و ئەم ئەو شوشەیان کە ئەکەوێتە دیوی دەرەوە لوئیە، پاشەواتە ڕێگە بە تێپەڕبوونی گەرمی زۆر کەمەدات لە چاو شوشە یاسایی کە دواتر لێرە توانین نمونەیەکمان هەیە تێستی بکەین. ئەمە وەک دیارە ئەمە شتێکی زۆر تایبەتە، دیوێکی تەختەیە، دیوێکی ئەلەمنیۆمە، ئەمە بۆ دیوی ئەکەوێتە دیوی ناوە جوانترە، تەندروسترە، و ئەمەشی بۆ ژینگەی دەرەوەیە کە بەرگەی سەرما و گەرمای زیاتر ئەگرێ و بارانی بەرکەوێ. لێرە لە ڕێگەی تاقیکردنەوەیەکەوە هەوڵ دەدەین جیاوازی نێوان شوشەکان یان جامی درگا و پەنجەرەکان دەربخەین بۆ ئەوەی بزانین چ جۆرە شوشەیەک دابنین کە زیاتر پارێزگاری لە وزەکە و دوجار لە ئەنجامدا ژینگەیەکی خاوێنترمان ئەبێت، پاکترمان ئەبێت لە نێو ماڵدا. خاوێنتر و پاکتر مەرج نییە مەبەستمان تەنها هەوا بێت، جاری وا هەیە ژاوەژا و دەنگەدەنگی دەرەوەش ئەوەش بەشێکە لە پیسبوونی ژینگە کە تۆ لە نێو ماڵەکەدا دابنیشی ژاوەژا و دەنگی کۆڵان و سەرجادە زیاتر بێتە نێو ماڵەکەتەوە ئەوە تەسیرەکاتە سەر لایەنی ئاسوودەیی. ئێمە لێرە سێ جۆر شوشەمان داناوە، هەر سێ جۆر شوشەکە هەمان گڵۆپمان ناون کە ئەم گڵۆپانە حرارین گەرمی دروست دەکەن. باشە ئەم شوشانە گەرمی پێومان داناوە لەسەریان هەرسێکیان. ئێستا بە تێپەڕبوونی کات ئەبێت ئەم جامانە گەرمتر بێت. لێرە کاتێک ئێمە دەرەجەی حرارەی سەر شوشەکانە خوێنینەوە، ئەمەیان سێ جامە، ئەمەیان دەبڵ جامە، بەڵام یەکێک لە شوشەکانی لوئیە یعنی حراریە. ئەمەشیان دەبڵجامی ئاساییەک، ئەمە دەرەجەی حرارەکەی زۆر بە خێرایی بەرزە بێتەوە پلەی گەرمیەکەی. لە بۆچی لەبەر ئەوەی ئەم جۆرە شوشەیە کە ئێمە بەکاری هێنین زۆر بە خێرایی گەرمی نەقڵەکات. بۆ نمونە ئەگەر باسی هاوین بکەین، گەرمی دەرەوە کاتێک خۆر لێدا زۆر بە خێرایی نقڵە بێت بۆ نێو ماڵەکە، ینی بەزستانیشدا بە هەمان شێوە زۆر بە خێرایی گەرمی نێو ماڵەکە ئەچێتە دەرەوە. وەک دیارە ئەمە گەیشتە 35-36، ئەوە هێشتا 30 دەرەجەیە. ئەمە یەکێکە لە نمونەی موادی عەزلەکان کە بەکارهێنین، پێوترێ ڕۆکوڵ، ئەستوریەکەی 10 سانتیمە، چڕیەکەی 150 کە زۆر تۆکمە و باشە. ئەمە ئەزلی سەرما و گەرما و دەنگ و ئاگر و ڕتوبەت دەکات و بەم شێوازە کە دیارە لە بیناکان کامل ئێستا بینایەمان پێ ڕووپۆش کردووە، موادی عەزلەکە چەسپێکی لێ ئەدرێت لە دیوارەکە، دوایەوە بڕغووی لێ ئەدرێ، دوایەوە قاتێک لەم موادە کە پلاستەرینی پێوترێ لێ ئەدرێ، اینجار ئەو تۆڕەی لێ ئەدرێ کە وەک لێرە دیارە دەرکەوتووە تۆڕەکە، اینجار قاتێکی تری لێ ئەدرێ، قاتێکی تری لێ ئەدرێ، بەم شێوازە سافەکرێ و کۆتا چینی ئەلێرە ئەگەر سەیری بکەین ئەم موادە سپیەیە کە پێوترێ دیکۆرەیتیڤ، ئەمە ئەخیر چینی ئیشەکە بێ.
ئەمە بەشی پشتەوەی بیناکەیە کە بەم شێوازە عەزلمان کردووە وەک دیارەوە سیستمی عەزل بە کاتێک باسی دیوارەکانەکەین حتمەنەوە ئەبێ ڕوون بێت لای هاوڵاتیان کە تەنها بەس دیوارە خارجیەکانی بینا پێویستە عەزل بکرێنەوەتە ئەو دیوارانەی لە دیوی ناوە ژوورەکانی پێجیاکراوەتەوە وانە هیچ پێویست ناکە عەزل بکرێن. بە پێی ستانداردەکانی پاسیف هاوس سێ جۆر خانوو دروست دەکرێت. جۆری یەکەم خانووی پاسیف هاوس بۆ ئەو جۆرە خانوانە دەبێ کە هەر لە سەرەتاوە بە پاسیف هاوس دیزاین کراوە، بۆ ئەو خانوانەش دەبێ کە هەیکەلن. ئەم جۆرەیان باشترین و کەمترین وزەی پێویستە و لە پاش تاقیکردنەوە بڕوانامەی پاسیف هاوس وەردەگرێ. ئەم جۆرە بە پێی تایبەتمەندیەکانیان بۆ پاراستنی وزە و بەرهەمهێنانی وزە لە سەرچاوە نوێبۆکان پۆلێن دەکرێت بۆ سێ جۆر، وەک پاسیف هاوسی کلاسیک، پاسیف هاوسی پڵەس، پاسیف هاوسی پریمیە کە ئەمەیان باشترینیان. جۆری دووەم خانووی ڕیترۆفیت بۆ ئەو خانوانە دەبێ کە چەندین ساڵە دروستکراون و ئێستا ژیانیان تێدا دەکرێت. ئەم جۆرەش بۆ هەر سێ جۆری یەکەم پۆلێن کراوە و پاش تاقیکردنەوە بڕوانامەی پێدەدرێت. جۆری سێم خانووی بەکارهێنەری وزەی کەم بۆ ئەو خانوانە جێبەجێ دەکرێت کە لە سەرەتای دروستکردندان و لە ڕووی تێچووەوە کەمتر دەکەوێت. ئەمەیان نمونە بووە کە بە بلۆک دروستمان کردووە و لە بەخکراوەکەوەی عامی خەڵک بەکاری هێنێ. ئەمی تریشیان بە ستانداردی پاسیف هاوس دیوارەکە هەر بلۆکمان بەکارهێناوە بۆی خەڵک وا بیر نەکاتەوە شتێکی جیاواز و زۆر کولفەمان ینی کولفەیەکی زۆریە بێت. بەڵام دوجار ئەمە عەزلمان کردووە، ئەمە عەزلمان نەکردووە، پەنجەرەی ئەمە دەبڵ جام بووە، ئەمەیان سێ جام بووە. لە نەتیجەدا ئەنجامەکەی بینیومانە نزیکەی 25 دەرەجە نزیکەی 25 پلەی گەرمی جیاوازیانە بۆ ئەمە پلەی گەرمیەکەی لە ناوەڕاستی گەرمای هاویندا پێوانەمان کردووە. پلەی گەرمی ئەمەیان خانواساییەکە نزیکەی 48-49 پلە بووە. ئەمە بێ ئەوەی هیچ شتێک ئیش بکاتێدا هی پاسیف هاوسەکە ئەویش بێ ئەوەی هیچ شتێک ئیش بکاتێدا پلەی گەرمیەکەی تقریبا نزیکەی 25 دەرەجە بووە، یعنی لێرەدا نزیکەی 24-25 دەرەجە جیاوازیانە بووە. ژمارەی بیناکانی خانووی پاسیف هاوس لە سەرانسەری گیان لە ساڵی 2010 خەمڵاندنی بۆ کراوە، لە نێوان 15,000 بۆ 20,000 دابوو. لە ساڵی 2016 نزیکەی 60,000 پێکاتەی بڕوانامەدار بە هەموو جۆرەکانیەوە لە سەرانسەری گیاندا هەبوون. زۆربەی زۆری پێکاتەی پاسیفەکان لە وڵاتی ئەڵمانیا و ئەسکەندەنافیا دروست کراون. پاسیف هاوس ئەوەی کە من دیقەتم مابێ من نزیکی ماوەی ساڵ و نیوەکە ئەو بە 2 ساڵە ئەم زستانە بێتە دوو زستان پاسیف هاوزم کردو و بیناکە خۆم لە بنەڕەت دروستم کرد. بەڵام یەک ئەسەفم خوارد کە خۆزگا هەر دیوارەکانیشم بە تەواوەت دیوارەکان بە خەش کردم، خۆزگەوتم بە پاسیف هاوس ئەوانشم هەموو بکردای بە سەقف و هینەکەیم کردو. بەڵام بەڕاستی لە هەموو لایەنێکەوە، لە لایەنی ئیسراحەتەوە، لە لایەنی دەنگەوە، لە لایەنی بڵێن وزەوە، لە لایەنی سوتەمەنی و کارەباوە هەموو بە تەواوەتی سوودم لێبینیوە. لەوانەیە ساڵ یەکەم پارێکی زیادت دابێت، بەڵام هەر لە کارەبا و لە نەوت و لە سوتەمەنیە پارەی لە ساڵ یەکەم و دووەمە پارەکە بۆ دەرێتەوە و بە زۆپایەکی بەسیط بە هیتەرێکی بەسیط خانووکەت بە کاملی بۆ گەرمەکە لە زستانە و بە مبەڕدەیەکی زۆر یعنی ئەتوانم بڵێم بەسیط ماڵەکەت بۆ فێنکاتەوە لە هاوینە، ینی لەمە گرنگتر ئەبێت چی بێ هاوینت بۆ فێنە کاتەوە زستانیشت بۆ گەرم بکاتەوە. ینی طبعاً لە ڕووی ژینگەیشەوە لە لایەنی ئاو سەرفکردن ئەگەر بۆ هاوین بێ ئاوێکی کەمتر سەرفەکات هەموو ماڵەکان، لەلایەنی ژینگەیەوە نەوت کەمتر سەرفەکە، ئۆکسسیژین زیاتر ئەبێ، هەموو لایەنەکانی ژیان سوودی لێ ئەبینێ بەڕاستی. یعنی ئەگەر بێت و ئەو گەرمیەی کە ئەدرێتە دەرەوە لە هاوینە نیوەی ئەوە بدرێتە دەرەوە درەختەکانیش بەو شێوە ناڕەحەت نابن، گەرمای دەرەوەش ئەوەندە گەرم نابێت، یعنی جەوەیەکی معتەدیل دروست ئەبێ بەڕاستی. سوودەکانی پەیڕەوکردنی بنەماکانی پاسیف هاوس
لە کەش و هەوا جیاوازەکان. بەکارهێنانی وزە تا ئاستی لە 90 کەم دەکاتەوە بۆ فێنکردنەوە و گەرمکردنەوە لە هاوین و زستان. پلەی گەرمی نێو بیناکە لە نێوان 20 بۆ 25 پلە دەبێت. ئەگەر پلەی گەرمی دەرەوە ناقص 5 بێت، ئەوا لە ژوورەوە پلەی گەرمی 20 پلە دەبێت بەبێ بەکارهێنانی گەرمکەرەوە. هەوای سروشتی بەردەوام لە نێو بیناکەدا دەبێت لەگەڵ بوونی فلتەر کە هەواکە دەپاڵەوێت لە هەموو دەنکۆڵەیەکی زیان بەخش. چارەسەرکردنی کێشەی ڕوتوبەت و تەڕەشوع لە ڕێگەی سیستەمی پێشکەوتوی پاراستن لە دیوار و سەقفی بیناکە، ڕێگریکردن لە هەر ژاوەژا و دەنگێکی بەرز بۆ نێو بیناکە. تقریبا نزیکەی 78 نزیکەی 78 دیسیبڵە. ئێستا ئەمە ئەیخینە ناو ئەمە حسابکەن ناو ژوورێکە زانین ئەبێت بەچەند. ینی وەک بینیمان 53 دیسیبڵە. ئێستا گەر ئەمە دەریکەینەوە، یعنی بەم شێوازە ئەنی ئەم خانوانەی کە بە ستانداردی پاسیڤ هاوس دروستەکرێن بە تەواوەتی ژینگەیەکی ئارامت بۆ دروستەکەن لە هەموو ڕوویەکەوە. بە دڵنیایەوە تێچووی ئەم سیستەمە خۆشبەختانە بە جۆرێکە هەموو چینی توێژەکان ئەتوانین بەکاری بهێنن و هەرە دیارترین سوودەکانی ئەم سیستەمە ئەوەیە جیاواز لە هەر سیستەمێکی تری گەرمکەرەوە یان فێنکەرەوە ئەوەیە کە تۆ یەک جارام سیستەمە کولفەی دانانی یەک جارە و دوای ئەوە بۆ هاوین و زستانیشی ئیسفادە هەیە و ساڵانە هیچ پارەیەکی تر سەرف ناکەیت. بەکارهێنانی وزەی زۆر لە خان و بەرەو بیناکان هۆکاری پیسکردنی ژینگەیە. بەپێی راپۆرتی ئاژانسی وزەی نێودەوڵەتی نزیکەی لە 140 گازە زیان بەخشەکانی وەک دۆنەوەکسیدی کاربۆن بەهۆی بیناسازیەوە دەچێتە بەرگە هەواوە، بەمەش ژینگە پیس دەبێت. لە ڕووی ژینگەییەوە پاسیڤ هاوس یەکێکە لەو هۆکارە سەرەکیە گەورانەی کە ئێستا لە تەواوی جیهاندا دەستی پێوە گیراوە یان بەکارهێنرێت بۆ بەرهەمێنانی ژینگەیەکی خاوێنتر لە تەواوی جیهاندا. ئێستا ئەوە لای هەمومان ڕوونە بابەستی گلۆبەڵ وارمین و کلایمێت چێنج گەورەترین مشکیلەیە بۆ سەر هەسارەی زەوی، چونکە بەهۆی زۆربوونی گازە زیان بەخشەکانی ئۆکسیدی کاربۆن و فلۆرۆکاربۆنەکان و دوانۆکسیدی کاربۆن تا دێپلەکانی گەرمان لەسەر ڕووی زەوی بەرز دەبنەوە. یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی ئەم گازە زیان بەخشانە سێکتۆری بینایە، بڵدین سێکتۆرە. یعنی بڵدین سێکتۆر چەند تەئسیری هەیە لەسەر ژینگە؟ کاتێک تۆ لە بواری بیناسازیدا وزەیەکی زۆرت بەکارهێنا واتە بەرهەمهێنانی گازە زیان بەخشەکانی زیاتر، تۆ بۆ نمونە بەکارهێنانی وزەی زیاتر واتە داواکاری لەسەر سوتەمەنی و لەسەر کارەبا زیاتر بوو. بەرهەمهێنانی کارەباش لە زۆربەی زۆری وڵاتەکان ئەنجامی ئەوەیە دوانۆکسیدێکی کاربۆن و گازێکی زیانبەخشی زۆر ئەچێتە بەرگاوای زەویەوە. کاتێک تۆ ژمارەی بیناکانت زیاد بوون کە ئینێرجی فیشێنسی بوون کە پاسیڤ هاوس بوون واتە داواکاریت بۆ بەکارهێنانی وزە چ نەوت و غاز و کارەبا کەم بوویەوە، مانای وایە ئەو کاتە ژمارەیەکی زۆر کەمتر لە گازە زیان بەخشەکان بە بۆنەی سێکتۆری بیناسازی واچنە بەرگە هەوای زەویەوە. ئەمەش لە نەتیجەدا وا ئاکات کە کاریگەریەکی گەورە لەسەر ژینگەی هەساری زەوی بەجێ بێڵێت کە ژینگەیەکی خاوێنترتە بێ لە نوێترین
راپۆرتی ئاژانسی وزەی نێودەوڵەتی ئاماژە بەوە دەکات لە 39 بۆ 40 ئەو گازە زیان بەخشانەی دوانۆکسیدی کاربۆن کاچێتە بەرگاوای زەویەوە بە بۆنەی بواری بیناسازیەوە سێکتۆر بڵدینەوە چێتە بەرگاوای زەویەوە. کاتێک تۆ لە 140 نسبەیەکی زۆرە بتانی کۆنتترۆڵی ئەم لە 140 بکەی بە دڵنیاییەوە لە ئەنجامدا هەسارەی زەوی لەو ڕیسک و مەترسیەی کە ئێستا ڕوبەڕووی بۆتەوە دەردەچێت لە وەنەوەکانی داهاتوو ژینگەیەکی خاوێنتریانە بێ و هەسارەی زەوی مافی ئەوانیشی پێوە. ئەگەر ئێمە بەم شێوازەی ئێستا بەردەوام بین ئەو نەوانەی لە دوای 2050 دێن چی ینی سەرزەمینێکیان بۆ بەجێ هەڵین بەڕاستی ژیانکردنێکی تەندروستیدا زۆر زەحمەت دەبێت. وەجیا لەوەی کە ینی سیستمی پاسیڤ هاوس پارێزگاری ژینگەی دەرەوەیە یەک لەو هۆکارە زۆر گرنگانەی کە خاوەن بینا یان خاوەن ماڵ دەستی بۆ ئەبات ئەوەیە کە ژینگەیەکی زۆر ئارام و تەندروست لە نێو ماڵەکەدا دروست دەبێت. ژینگەی ئارام لە نێو ماڵدا لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی فیزیایەوە یان لە ڕووی بیناکەوە ینی چی ینی هەست بە سەرمانەکەی هەست بە گەرمانەکەی هەست بە ژاوەژا و دەنگە دەنگی دەرەوە نەکەی هەوایەکی تەبیعیتە بێ فرێشەیەرتە بێ کێشەی ڕوتوبەت و شێت نەبێ ئەمانەت نەبوو واتە لە نێو ماڵدا زۆر ئاسوودەیت. گرنگترین هەنگاو لە ئێستادا بکرێت یان هەڵبگیرێت ئەوەیە کە جێگەی دەستخۆشی ئێوە و هەنگاوەتان هەڵگرتووە میدیا کار لەسەر ئەم بابەتە بکە هاوڵاتیان هوشیار بکاتەوە لەو مەترسیە ژینگەیانەی کە چ بۆ وڵاتەکەمان هەیە و باسی ئەو سوودە زۆر باشانش بکە کە کاتێک کەسێک خانوویەک دروست دەکات ئینەرژی فیشێنسیە وزەی کەمتری تێدا بەرهەم بەکارهێنێت و ئەمە هۆکارێکی زۆر باشە بۆ لایەنی حکومی کە چارەسەری قەیرانی وزە زۆر بە ئاسانی دەکرێت. بەپێی لێکۆڵینەوەکان پاسیڤ هاوس هۆکاری پاراستنی ژینگە و وزەیە چونکە دەتوانێت لە 90 بڕی بەکارهێنانی وزەکانی نەوت و غاز و کارەبا کەم بکاتەوە. بۆ بەرهەمێنانی وزەش سوود لە سەرچاوی وزە نوێبۆکانی وەک خۆر و با وەردەگرێت. ئەمە ژینگەیەکی خاوێن فراهەم دەکات چونکە دەبێتە هۆی ئەوەی ڕێژەیەکی کەمتر لە گازە زیان بەخشەکان بچنە بەرگە هەوای زەویەوە وەک دوانەوەکسیدی کاربۆن هەروەها کاریگەری لەسەر کەمکردنەوە و سنووردارکردنی ژاوەژاو دەکات بۆ ناوەوەی خان و بیناکان. بۆی پێویستە لایەنە پەیوەندیدارەکان کار ئاسانی و هاوکاری پێشکەش بە جێبەجێکارانی پرۆژەکانی پاسیڤ هاوس بکەن لە پێناو چارەسەرکردنی قەیرانی وزە و پاراستنی ژینگەی کوردستان.